بەشی دەرەجەیە کە هیچ گومانت لێ نەبێ بە 55,000. سلام علیکم، پێشکی بەخێر بێ سەر چاوم، زۆر خۆشحاڵم بە هاتنتان. من وەکو ئافرەتێک بەشداریم کردووە کە ناوم عایشەیە، بە هەنگوینی سروشتی بەشداریم کردووە. خۆم و هاوسەر و مناڵەکانم خەریکی ئەم ئیشەی کردومانە بە ئیشێک، بەڵام ئیشی سەرەکیمان نییە. ڕۆژانە بڵێن خزمەتی هەنگەکان ئەکەین بۆ ئەوەی هەنگوینێکی ئەسڵی چاکمان دەست بکەوێ، هەم بۆ سیحەتی خۆمان، هەم بۆ ئەوەی کە فرۆشتیشمان خەڵق ئیسفادە لە دەستمان بکە، نەک خوا نەخواستە تووشی نەخۆشی ببێت. بۆ دڵنیابوونیش لە هەنگوینەکەمان کە هەنگوینی ئەسڵیە، ئێمە لە مەنتیقەی شارباژێر ئەم هەنگوینە بەرهەمەهێنین. هەنگەکانمان لە مەنتیقەی شارباژێرە، مەنتیقەکەمان سێ خواردنی زۆر سەرەکی تایە کە یەکێک لەوانە هەنگەکانمان گوڵگوزارمان بۆ نەڕوان و لە شوێنی کشاکە ئاوی زۆر بێت و تەڕە و تۆڵەوەکو تەماتە و بامێ و شتانێ بێ، لەوانەشانە هەر لە شاخەکانی چنیانە دامان ناوە هەنگوینەکە. سێشتی زۆر سەرەکی زۆر بەقۆتی تایەکە، یەکێک لەوانە چوالەیە. چوالەش هەمیشە بەکار هاتووە بۆ نەخۆشی بەکار هاتووە. چوالە پێکاتێکی زۆر ئەسڵ و چاکی هەیە. هەنگەکانمان ڕۆح و تامی چوالەکە ئەم ژنۆ ئێنۆیکەن بە هەنگوین، پاشانیش دارەبەنێکی زۆری تیا لە منتیقەی چنیانە. بنێشەتاڵ کە هەمووتان نەزانن، بنێشەتاڵ ئیسفادێکی زۆری هەیە بۆ زۆر دەرمان و هەتا تەنانە بۆ جوانکاریش بەکاری ئەهێنن. بەشێک لە بنێشەتاڵەکەش ئەم ژنێ و ئەیهێنێ ئەیکاتەوە بە هەنگوین بۆمان. دوای ئەوەش ترشیش کە قەولێگەیەڵێ لەسەر هەموو سفرێ با ترشی تیاابێ، ئەو کاتە نەخۆشی بەخۆتەوە نبینی. منتیقەکەشمان ترشێکی زۆری تایە. هەنگەکانمان شیلێ ئەم سێ چوار شتە تەبیعیە ئەمژێت و ئەیهێنێ لەگەڵ دار و درەختی دەوروبەر و کە چەندها دار و درەختی تایە. بەڵام ئەوەی کە ئێمە زۆر تاکی دەکاتەوە کە هەنگوینەکەمان هەنگوینی ئەسڵە، ئەو سێشتەیە کە زۆر تاکیدی لەسەری، چونکە هەم لە شاریشەوە دوورە. یعنی ئەگەر هەنگەکانمان لە شار و نزیک بوونە ئەوەنە ئەسڵ نەئەبوو، چکە خۆتان نەزانن ناوشار کە شیرینی تیا شتی تری زۆرتیایە، شتی تر تێکەڵە بێ، کەواتە بەهۆی ئەوەوە هەنگوینەکەمان زۆر ئەسڵە لەبەر ئەوەی یەکەم دوورە لە شارەوە. دوای ئەوەش ئەم بەرهەمانەمان بڵین لەو ئەو بەرهەمانە ئەمژێت و ئەهێنێ ئیکا بە هەنگوین. ئێمە سێ جۆر هەنگوینمان داناوە. یەکێک لەوانە هەنگوینەکەی خۆمانەکە لە 100% لێی دڵنیاین، لەبەرەوەی هەنگەکان لە بژێر دەستی خۆمانایە، خۆمان پەروەردەمان کردووە و خۆمان بەرهەمەکەشی وەرەگرینەوە. پاشانیش هەنگوینێکی ترمان لایە کە هەنگوینی گەڵاڵەیە، ئەم تۆزێ بە دەرەجە و دوودامانناوە، چونکە خۆمان کڕیمانە و هەر بە ئەسڵیش کڕیمانە. بەڵام بە حکمی ئەوەی کە ئێمە لە هەنگەکان لەژێر دەستی خۆمانانین لە ساسەی پێ ناین. دوای ئەوەش هەنگوینێکی ترمان هەیە کە هەنگوینی خورماڵە، تۆزێ ئاوێترە، لەبەر ئەوەی کە لە خورماڵە منتیقەیەکی تەڕترە، ئاوی زۆرترە. پاشانیش لە ناو باخی هەنارە گەورە بوون هەنگەکان، شیلە و ڕۆحی هەنارەکەیان مژیوە. هەناریش هەمووتان نەزانن ئاودارە، یعنی ئەگەر هەناری ئاودار نەبێت بە قەڵکی خواردنیش نا، ئاوێکی زۆری هەیە. بۆیە هەنگوینەکەمان ئەمەیە هەنگوینی خورماڵ کە تۆزێ شلترە. بەڵام هەنگوینی شارباژێر خەسترە و زۆر لەویش ئەسڵترە، چکە ئەم هەر بە زۆری هەنگوینە مژێ، بەڵام ئەمان ئەم سێ چوار پێگاتەی زۆر تەبیعی تایە. سڵام هەیە بۆ ئێوەی بەڕێز. من لە ڕۆژهەڵات هاتووم لە شاری کرماشان. هێمە لە کرماشان مەعمەلی نانبرنجی و کاکمان هەیە. نانبرنجی و کاک لەسەر تاسەری جەهانە مەعروفە، یعنی شتێکی نانبرنجی کرماشان لە تەواوی جەهانە بەردەوامەوە هەیە و مەعروفە، هەموو ئەیناسن. من لە هەموو فستیواڵەکانە هەم یعنی لە چەند گروپێکا هەم مامۆستا بەیانە و سەمیراخانە کەسانێترن بۆ هەموو شارەکانی عێراق و هەموو شارەکانی کوردستان لە هەموو فستیواڵەکانە شرکەتم کردووە. هەمووی باشە، لە هەمووی ئەکڕون، چونکە شتێکی جێوازە. ئیسە یەکێ لە خاتوونەکان هاتوو ئەیوت بۆ لێرە مەسەن دوکانێ دانانێن و بیفرۆشن. تمەمە مەعمەلەکەی گەورەیە، ئەشێ کولەن مەعمەلەکەی بێری لێرە، ئەشێ دوکانێ بگریت و مەعمەلەکەی بێری، چون ئەمانە تازە بە تازە خۆشە. ئیسە هەیە لە مەرزاتێرنی ئەیفرۆشن، بەڵام تامی خۆڵەدا، وانە تامی ئەم تازگی نادا. هێمە بۆ هەفتەیەکە، بۆ 3 ڕۆژە، بۆ 4 ڕۆژە تێنە پێشانگاکان، هەمیشە تازە تێنن کە هەمیشە تازە و بەتام بێ کە خەڵک خۆشیان لێ بێ. ئیسە لە ئەربیل و لە سلێمانیە لە کەرکووک هەمووی ئەم ناسێ
یعنی ئەو نان برنجی شتی چاکم بە مردم داوە هەموو مارکەکەی ئەناسن و ئەزانن هینی معمەلی خۆمانە خۆم تێم هەر خۆم ئەیهێنم وێت خۆمە خۆمیش لە پێشانگاکانە ئەرزەیەکەم بۆ مەرد. من ناوم فەریدە محەممەدە دانیشتوی شاری سلێمانیم ساڵانە بۆ ماوەی 4 ساڵە بێ من لەم فیستیڤاڵانەیە بەردەوام بەشداری یەکەم بەشداریکردنی من بەشتی کوردەواریە ئیشی سەرەکی من هەنگوێنە هەنگاوانی ئەەکەم لەگەڵیشە کۆمەڵک بەرهەمی کوردەواری دروست ئەەکەم وەکو دۆینە وەک تەرخێنە لەگەڵ ترشی خۆمانە دۆشاوی تو ئەوانە خۆم بەرهەمیانە هێنم و هەج فیستیڤالێک لە توانە و لە دەسەڵاتی ئێمە هەبێت ئێمە ئەتوانی لێرە بین و بەرهەمەکانمان ساغ بکەینەوە و نیشانی هەوڵاتیانی بدەین تەنها لە فیستیڤالەکانە بەشداری یەکەین لەبەرەوە ئێمە نە دوکانمان هەیە نە شوێنێکی دیاریکراومانێت تەنها لە کاتی فیستیڤالەکانە لە هەر شوێنەکە لە پارێک بێ یاخۆ لە بە دەرکی سەرا بێیان لە هەر شوێنێک کرا بۆ ما بکرێتەوە و توانایمان هەبێ بەسەریا لەو شوێنانە بەشداریەکەن و بەرهەمەکان ماساخەکەینەوە دوکان لەم ڕۆژاکرێکی ماشەڵڵا هەندە زۆرت لە توانای ئەمەیانە ئەنجام شتەکانی من وەرزیشن ئێستا بۆ من هەنگوین یەک وەرز ئەتوانە بەرهەمی بێنم ینی بەردەوام نیمە ساڵی وهەیە ئەوەندەم نییە تاکوونە من دوکانێکی بۆ بگرم بکرێ ترخانە یەک وەرزیە بەردوێنە وەرزێکی هەیە ئەنجاکوێ کەشک و ئەو شتانە هەموو یەک وەرز دروست ئەگرێت تۆ داشی ئەنێکە کۆن بۆ خەڵک لێت ناکڕێت لەبەرەوە تەنها لە فیستیڤالەکانە بەشداریەکەم و تاو ئەگەر لە شوێنێک وەکو ئێرەت بێ کە بێ بەرامبەرە تا حدێ بۆ ئێمە زۆر باشە بەڵام لە شوێنێکە کە ئەگەر تا حدێک پارەکەی لە توانە و قوتی ئێمەدا بێ باشە بەڵام ئەگەر پارەکەی زۆر بێنە وەڵان ناتوان هیچمە بۆ دەرناهێنێتەوە باوەڕکە جاری واجیتە شوێنێکەوانێ کرێکەکەی زۆر خەیاڵیان داوای دووەرەقاکە داوای سێوەرەقاکە یعنی شتەکە بیشی فرۆشی تەنها ئەو نەدەست ئەکەوی بێتەوە بە حەقی شوێنەکەت چونکە ئێمە ئەگەر پارە نەدەین لە حەقی شوێنەکان پارەکە بڕێکی کەم بێت ئێمە لە خێرەکەی شتێکمان بۆ مێنێتەوە بەڵامەکە بڕەکەی زۆر بێ نەک خێرەکە نیوی ماکەشی ڕوا لەگەڵی